الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلما ذهبوا به وأجمعوا أن يجعلوه في غيابة الجب وأوحينا إليه لتنبئنهم بأمرهم هذا وهم لا يشعرون. وجاءوا أباهم عشاء يبكون قالوا يا أبانا إنا ذهبنا نستبق وتركنا يوسف عند متاعنا فأكله الذئب وما أنت بمؤمن لنا ولو كنا صادقين. وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون. صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. حميم والكتاب المبين. إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين. فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين. رحمة من ربك
ربك إنه هو السميع العليم إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منذرين إنا كنا منذرين فيها يفرق كل أمر حكيم أمرا من عندنا إنا كنا مرسلين رحمة من ربك إنه هو السميع العليم رب السماوات والأرض وما بينهما إن كنتم موقنين لا إله إلا هو يحيي ويميت لا إله إلا هو يحيي ويميت ربكم ورب آبائكم الأولين ربكم ورب آبائكم الأولين بل هم في شك يلعبون فارتقب يوم تأتي السماء بدخان مبين يوم تأتي السماء بدخان
ربنا اكشف عنا العذاب ربنا اكشف عنا العذاب إنا مؤمنون أنى لهم الذكرى وقد جاءهم رسول مبين صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. اللهم لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا ورسولا. اللهم كما بلغتنا رمضان تقبل منا سائر الأعمال في هذا الشهر الفضيل في الصيام والقيام والركوع والسجود والإنابة إليك يا أرحم الراحمين. رب يسر لي أمري واشرح لي صدري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەران و بیسەران و خۆشەویستان و ئازیزانمان لە هەر شوێنێکی ئەم دنیایان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شادەبینەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە شارە جوانەکەی سنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە دیداری ئێوەی ئەزیز و خۆشەویست شادەبینەوە لەگەڵ قورئان خوێنێکی ئەزیز و خۆشەویست لە ئەڵقەیەکی نوێدا و بە دەنگە مزمارەکەی کە میزمارێکە لە مەزامیری ئال داود، هەروەها سەدایەکی ڕەنگین و دەنگێکی خۆش و زێڕین و پڕبایەخ و ماشا ئەڵڵای لێبێ پڕ. ئەم دەنگە بە ئێوە ئەناسێنین پێکەوە. ئێمە ئەمڕۆ لە شاری سنەوە، لە شاری سنەی خۆشەویستەوە، شارێک پڕاوپڕ لە ئەهلی قورئان و لە قوڕائی قورئان و لەوانەی کە بایەخ بە قورئان و بە پیت بە پیتی ئاەتەکانی قورئانی پیرۆز دەدەن. زۆر زۆر خۆشحاڵین کە خوای گەورە تەمەنی پێبەخشینەوە جارێکی تر هەم لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە هەم لە ڕێگەی گەیشتن بە دیداری خۆشەویستان و ئازیزانمان لە تەواوی پارچەکانی کوردستانەوە بینەوە خزمەتان و بەرنامەتان پێشکەش بکەینەوە. ئەچینە خزمەتی میوانەکەمان پێکەوە بیناسین و هەم ناوی تەواوی بزانین، هەم شوێن و کاتی لە دایکبوونی بزانین و سەرقاڵی خۆی لە ژیانی ڕۆژانەدا بە چیوە سەرقاڵە پێکەوە ئیناسێنین بەوەی بەڕێز و خۆشەویست. سلام علیکم زەنای مامۆستا. علیکم السلام ورحمة الله. بەخێر بن انشاءالله. زۆر زۆر سپاستانەکەین، خێراندار بن، هەمیشە ماڵ و دیوەخانتان ئاوادان انشاءالله. خوای گەورە لێتان ڕازی بێ. مامۆستای عەزیز، پێمان خۆشە سەرەتا لە دەستپێکی بەرنامە جەنابتان خۆتان بناسێنن، دواتر دەینە سەر بڕگە و تەوەرەکانی تر انشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. عرضي الرز والسلام هي لخزمتي جنابتان وبينراني بالرزا من ناوم سي عباسي حسينية ماويكي زور أشكر بخواي قورا أو توفيقا بنسيب وك قرآن مناسي ولا قال القرآن الحمد لله أشكر بخواي قورا مشغول مو وقتێکی زۆر شکر بخوای گەورە خەریکی خوێندنەوەی قورئان و چەلەبواری خوێندنەوە و قراءەوە و چەلەبواری الحەمدولله معنا و ئینشاءالله ئەگەر خوای گەورە یارمەتیش بووە بۆی کە بتوانین ئەم قورئانە کە ئەیخوێنینەوە حاڵیمان ببێ و مهمتر لەوە ئینشاءالله بتوانین پێی عەمەڵ بکەین. شتیوان بەخوا. خوا خێرتان بنووسێ، جارێکی تر بەخێر بێن و بەدەم ئەم بانگهێشتی ئێمە هاتوون ئەو بۆ ئێمە شانازیکی گەورەیە کە بەڕێستان وەکو قورئان خوێنێکی نێودەوڵەتی ئەتوانین خۆشحاڵی دەرببڕین لەوەی کە لە بەرنامەکەمان بەشدارن.
مامۆستای ئەزیز و خۆشەویست، لە تەمەنی چەند ساڵیەوە جەنابەت هەستت بەم بەهرەی خۆی پەروەردگار کردووە کە پێی بەخشیوی؟ وەڵام من سەرەتا عەرزکەم لە خزمەتتانە من خۆم دانیشتووی شاری سنەم بۆ ماوەی زۆرتر لە 30 ساڵە، بەڵام خۆم لە ئەسڵام من خەڵکی سەوڵاوام ئێستا شارە گوندێک بوو بەرحەڵە نزیکی مەریوانە. ئیتر لە دەورانی مناڵیەوە هەر عەلاقەم بە خوێندنەوەی قورئان بوو، بەڵام وەکو ڕاستی ئەوەیە کە بەلە قەوڵی ئێمە دەبیرستانمان کە دوای هاوردوو کە ڕۆشتم بۆ دانشگا لەو عانەوە ئیتر زۆرتر عەلاقەمەند بووم بە قیرائەتی قورئان و عەرزکەم لە خزمەتتانە بە تایبەت خولیای دەنگی ئەو قاریە زێڕین و تەڵاییانەی قورئان وەکو ئوستاد محەممەد سدیق منشاوی و ئوستاد مستەفا ئیسماعیل و شێخ عەبدولباست و ئەوانەی ئاڕێ وەڵا فرێتر لەو لە قیرائەی سەرەتا کە لە دەستپێکی بەرنامەکە جەنابەت قورئانت خوێن هەستم کرد شێوازێک لە شێوازەکانی شێخ مەحموود الحوسەریتان تێکەڵ کرد بە قیرائەتەکەتان. مەدرسەی میسری با بڵێین لەگەڵ مەدرسەی ئێرانیە زۆر مەدرسەیەکی نزیکن لە یەکەوە، توانین جیاکاریەکەی لەوەیە ببینین. بۆ نمونە لەگەڵ مەدرسەی عێراقیە فەرقی زۆر زۆر جیاوازە. ئەم ئاشنایەتیە ئەگەڕێنیتەوە بۆچی لە نێوان قیرائەی میسری و قیرائەی خۆ هەر مجەوەدە قیرائەکە قیرائەیەکی تەحقیقیە، بەڵام بە یەک ڕیتم بە یەک شێواز بە یەک جۆر بە یەک ئوسلوب ئەخوێنرێت لە نێوان قوڕائی قورئان لە وڵاتی ئێران هەروەها لە وڵاتی میسر. وەڵا وەکو واقعیەت ئەوەیە میسر لە بەحسی قیرائەتی قورئانە پێشینەیەکی هەر زۆر کۆنی هەیە، هەروەها توانن لە سایری بیلادی ئیسلامیشە هەیە ئەم و لەواقعە قورئان ئەو زەرفیەتەی هەیە کە هەر کەس لە وڵاتی خۆیان بتوانێت بە باشترین شێوە جوانکاری بۆ بکە. دیارە سەبکی میسری زۆرتر ناسراوە لە سەراسەری عالەمی ئیسلامیە، وەکو ئەو قاریە مەشهورانەی کە دەرکەوتون و بۆ خەڵکی پیان خۆشە دەنگیان ببیسن لە ئەوجی فەساحەت و جوانی و ڕێکوپێکیە قورئانیان خوێندووە و هەر ئەمە بووە بەعیسی ئەوەی کە ئێمەمانان کە ئەڵعان لە ئێرانی یا لە سایری بلادی ترە زۆرتر خوێندنەوەی قورئان بەرحاڵ لە ئەو شێوازی میسریە وەرئەگیرێت. لەواقع ئەلعان ئەوەی ئێرانیش زۆرتر هەر مەرجەعەکەیان ئەهڵەگەڕێتەوە بۆ خوێندنەوەی میسری و بۆ شێوە بینین، بەڵام لە سایری بلادی تریشا هەن بۆ نمونە هەر لە عێراقا ئەوەتە هەیە سەبکی تایبەتی خۆیان بۆ خوێندنەوە هەیە و هیچیشی نینی هەر کامێکیشی تایبەتمەندی و خۆشی خۆی هەیە، تەرەفداری خۆی هەیە بە قەوڵی ئێمە. مامۆستا معلومی جەنابتە ئێمە چەند جۆرێکمان هەیە لە قیرائات و لە مناسەبات. بۆ نمونە قیرائەی مەحفەلیمان هەیە، هەروەها جۆرێکی تر لە قیرائەی دەورمان هەیە تەدریسیمان هەیە، جۆرێکی ترمان هەیە قیرائەی ئیمام هەیە. طبعاً ئینسان کە ئیمامەتیەکە ڕەنگە نەتوانێت بە قیرائەی میسری ئیمامەتی بکە، ئەگەر سوورەتی ئیخلاسیش بە قیرائەی میسری بخوێنی ئەوەی تر نوێژخانەکان تیاچن زۆریان پێچێ. ئەشێ بڵین جەنابتان هەم لە قیرائەی تەحقیقی دەستێکی باڵا و وڵاتان هەیە، هەم لە قیرائەی مرەتەلە. لە قیرائەی مرەتەلە شێوازی تایبەتی خۆتان هەیە یاخود هەروەکو ئەو خەڵکەی تر بە شێوازی تەقلیدیان هەر جۆگرتن لە قورئان خوێنەکانی تر ئەتوانن قورئان بخوێنن؟ وەڵا عەرزکەم لە خزمەتتانە ئەوەی کە دیارە هەر کام لەم شێوانە کە بۆ خوێندنەوە کەڵکی لێ وەرەگیرێ جێگەی تایبەتی خۆی هەیە. ئەوەی لە ناو مەجالیسە بەو تەئەنی و ئارامشۆ بە قەراتی تەحقیق و بە ئەو پەڕی هێمنایەتی و قورئانە خوێنرێتەوە و قاعدەتەن ئەبێ وا بێت. دیارە ئەبینێ لە کاتی خوێندنەوەی بەرنوێژیە ناتوانانی بەو شێوە بخوێنیتەوە، ئەبێ قەرائەتێکی بەرحاڵ نزیک بە حەدر بخوێنرێتەوە یا تەدویر تر ئەگەر چەند هەر زۆریش ئارام بخوێنێتەوە تەدویر بخوێنێتەوە نەوەکو تەحقیق. ئەوەیە کە هەر کامی لە جێگەی خۆیان پێویستە
بەڵام لە شێوەی تدویر کە فەرمن جەنابتان من لە ڕێوشی تدویری کە بە تەرتیل مەشهورە خۆ قاعدەن مەبنای خوێندنەوەکەم فێربوونەکەم لە تدویری ئوستاد محەممەد سدیق منشاوی بووە بەڵام خۆ دوای ماوەیە کە ئینسان خۆی کارەکە ئیتر گەرەی بێ و گەرەی نەبێت ئەو شێوە ناتوانێت ئیدامە بووە چون تۆ هەرچی کاریشی لەگەڵ بکەیت تازە ناتوانێت وەکو منشاوی بخوێنیتەوە چون ئەو خوێندنەوە لە گوێیچکەی مردمە ئەینی گرتووە ئەوە سپیان خۆشە ئەوە بیسن ئەوەیە کە ئینسان هەر کەسێت دوای مدەتی دوای ماوەیەک ئەبێ هەوڵبووە بۆی کە خۆی بێت لە خوێندنەوە دەنگی خۆی بێ لەحن ئەتوانێت لەحنی قوڕایی مەشهور و معروف بێ ئەلبەت من بۆ خۆم ئەو خوای گەورە و توفیقی پێداوم تا ئیسە چەند جار قورئان من هەر لە سەرەتاوە تا ئاخر خوێندووەتەوە و بۆ خۆم ئەلبەتە تۆمارم کرد وەزەتم کردووە و ئەلعانیش هەیە لە ناوینەکانیشە دای ئەنم لە ناو تۆڕ کۆمەڵاتیەکانیشە هەر دامناوە و هەر ڕۆژێک ئەلعان لاپەڕەیەک لەو کاناڵانە کە هەمە دای ئەنم و لەو لایشەوە معنای کوردیەکەیشم کردووەسۆ هەر ڕۆژێ هەر ئەو معنای هەمان سەفحا و هەمان لاپەڕەکەی خوێنمەوە دائەنرێت و زۆریش بەرحاڵ الحەمدولله استفادەیەکەن ماندوو نەبن پێمان خۆشە بڕگەیەکمان بۆ بخوێنی لە قراءەی تەدویر تەرتیل بۆ ئێمە و بینەرانی بەڕێز أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وهو الذي في السماء إله وفي الأرض إله وهو الحكيم العليم وتبارك الذي له ملك السماوات والأرض وما بينهما وعنده علم الساعة وإليه ترجعون ولا يملك الذين يدعون من دونه الشفاعة إلا من شهد بالحق وهم يعلمون ولئن سألتهم من خلقهم ليقولن الله فأنى يؤفكون وقيله يا رب إن هؤلاء قوم لا يؤمنون فاصفح عنهم وقل سلام فسوف يعلمون صدق الله ما شاء الله أحسنت قراءەیەکی هێمنە زۆر دەستان خۆش بێ عەرەبی دەنگتان نەرزێ مامۆستا گیان جەنابەت بەچیوە سەرقاڵی هیچ دەستگایەک هیچ موەسسەیەک فەرمانبەری حکوومەتی یان هەر بەچیوە سەرقاڵی بە ڕۆژانە وەڵا بە قەوڵی ئەمە خۆمان باز شەست بوو من کاری ئیداریم بەرحەڵەیەکی لە ئیداراتی دەوڵەتیە کارمەند بووم بەڵێ ئیتر دۆرانی کاریم دوایی هاتووەوە ئیسە تەقاعودم کردوە قەوڵی خۆتە ئەوەیە ئیتر ئەو سەرقاڵیەی پێشترم نەماوە الحەمدولله ئیسە وەختی زۆرترم هەیە بۆەوەی کە بتوانم بەرحەڵ کاری قورئان بکەم الحەمدولله شکر یا ڕەبی لەشتان ساوێ بەس بە قەوڵی خۆشمان هێشتا ماشەڵڵا هەر گەنج و جوان و ڕێک ماوی الحەمدولله تەنیا پیر بووم سەر و ڕیشمان چەرم کردانە یاخوا موفق بن سەلامەتم کە ئێستا تەقاعود بوون وەکو خۆتان فەرمووتان بەچیوە سەرقاڵن کارتان چییە؟ وڵا عەرز بکەم لە خزمەتتانە من شکر بە خوای گەورە هەر لە پێشەوە تقریبا ساڵانی زۆرە ئەم موەسساتمان هەیە ڕێکخراوەمان هەیە من بۆ خۆم ڕێکخراوەیەکمان لە سنا هەیە کە لەوێ بەرپرسەکەی خۆمم بەناو تعلیم الذکر الحەکیم و هەروەها لە ڕێکخراوەیەکی تریشە بەناو نورباران هەردووکیان هەر کاری قورئانیە الحەمدولله شکر بە خوای گەورە
خەریکی کار و هەوڵ و تێکۆشانی بۆ ئەوەی کە بتوانین قورئان فێر بووین بە خەڵکیشی فێر بکەین انشاءالله بۆ ئەوەی کە إن شاء الله بتوانین طبعا خيركم من تعلم القرآن وعلمه انشاءالله خۆی گەورە بێگومان ئەوەی کە قورئان بۆ خۆی فێر بووە ئەوە باشترینتانە و ئەوەیشی کە بەرامبەرەکان فێر ئەکا و خەڵکی تر فێر ئەکا و ڕایان دەهێنێ لەسەر قورئان خوێندن ئەوە باشترینتانە. مامۆستا لە مەحافلی نێودەوڵەتیە بەشداریتان کردووە؟ وەڵا لە دەورانی لاوی و جوانیمانە لەو کاتانە من وەکو بەرحاڵ کەسێکە لە ئەمە مسابقاتی کشوەریمان هەیە سەرەتا لە ناوچەیەک و دەست پێ ئەکا هەر ناوچە بۆ خۆی هەیە جا دوایی ئەوانەی کە هین بن هەڵەبژێرن و بە عنوانی منتەخەبی ئوستان ئەڕۆن بۆ مسابقاتی وڵات کە من چەند جارێک لە زمانی خۆیان وەکو نوێنەری وستانی کوردستان چوون بۆ ئەو مسابقاتە و تاو حەدای تر مسابقاتە بەشداریم کردووە الحەمدولله چەند جار وەکو نەفەری ئەوڵی وستان چوون الحەمدولله یعنی پلەیەکەمت بەدەستێنا بەڵێ الحەمدولله سوپاس بۆخوا مە پێمان خۆشە بەشێکی تر جۆمە لە قورئانی پیرۆز بێ بە شێوازی تەحقیقی ئەگەر جەنابتان سپاس دەکەین سەرچاو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا قل
فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا صدق الله العظيم. ما شاء الله أحسنت يا أخوة بخير بموسى جان برنامج كمان خلي رازي إن شاء الله موسى بساري وبكم ئاشنایەتیتان هەبووە لەگەڵ قوڕائی عێراق بەگشتی ئەو قورئان خوێنە بەڕێزانەی کە لە عێراقا هەن بەتایبەت قاریئە یەکەمەکان قاریئە مەشهوورەکان ئوستادەکان بەگشتی چێتان ناسیوە و زیاتر لەگەڵ دەنگی چییە ئاشنایەتیتان بۆ دروست بووە؟ وەڵا شێوازی عێراقیشێکی لەو شێوانەیە کە خۆشە دڵنشینە بە تایبەت ئەوانەی کە ئەساتیدی بە توانای خۆیان خوێندویان نەسۆنچەن لەزەتیان لێبا وەکو حافظ خەلیل ئیسماعیل و هەروەها وەلید ئیبراهیم الفەلوجی وەکو عەلاء الدین ئەلقەیسی ئەمانە ئەو کەسانە بوون کە من دەنگیان بۆم ئاشناس و لەزەتیشی لێ ئەبم کە خوێندنەوە و تایبەتمەندیەکانیش ئەوەیە من ئەزانم کەسێکی وەکو حافظ خەلیل ئیبراهیم خەلیل ئیسماعیل بەخشن زۆرێک لە مەقاماتێکە لە شێوەی میسریە بەکار ناهێنرێ ئەمان لە شێوەی خۆیانە بەکاریان هێناوەکە زۆرێک لەو مەقاماتێکە کە وەکو بڵێ مشتەریکە لە بین هینی ئێران و عێراق و تورکیا و ئەم مناتیق. جەنابەت باسی مەقاماتت کرد تا چەند شارەزایەتیا هەیە؟ وەڵا وەکو حەقیقەت ئەوەیە کە مەقاماتی ئەسڵی ئەوەیە کە لە خوێندنەوەکانە دەرەکەوێ من بەکاریان ئەهێنم و ساڵی شەخەرێکم کارەکەم و الحەمدولله لەم زەمینەیشە کارم کردووە و حتا تا ڕادەیش کارم کردووە کە العان وەکو بڵێ داوەری مسابقات لە زەمینەی سەوت دەنگ و لە لەحنا من لە زۆرێک جارە لە مسابقاتێکە کە لە سەتحی ئەم ناوستانی خۆمانە بەرگوزاروی و بەڕێوە ئەچێ وەکو داوەریم کردووە وەکو فێرکردن وەکو مامۆستای فێرکردنی مەقاماتی شارکارم کردووە و خەریک لەمە پێڵەن دادوەر داروەها پێوتری لیژنەی تەحکیم لە لیژنەکانە جەنابەت مختص بووی بە بواری مەقامات زۆرتر بەڵێ بەسی مەقامات و سەوت بەڵێ مامۆستا هەوڵتان داوە بە شێوازی عێراقی ڕۆژێک لە ڕۆژان مەسەڵەن قورئان خوێنن لە مەحفەلێکە لە شوێنێکە لەگەڵ خۆتانە جاری وا هەیە قورئان خوێن ئێستا بۆ نمونە من لەگەڵ خۆمادا ئەنیشم تەقلیدی قورئان خوێنە عێراقیەکان ئەکەمەوە میسرەکان ئەکەمەوە مرەتەلەکان بەڵێ وایە وەڵا وەکو ڕاستی من چۆن لە یەکێ لە مزگەوتەکانە پێش نوێژی جوموعە بۆ ماوەیەکی زۆر پێش ئەوەی کە ئەم پەتا بێ بۆ ناو خەڵکی و ئەوا مزگەوتەکان چۆڵ بێ بۆ ماوەیەکی توولانی من پێش نوێژی بەرحاڵ جوموعە قراءتم بوو بەردەوام هەر جار زۆرتر لە نیو سەعات وەختوا بوو 40 دقە لێرە ئەو نەریتە هەرماوەش بەڵ قورئان خوێنرێتەوە ئیتر بازێ لە هینەکان ڕۆژەکان هەر سەبکی تایبەتی
بەرحاڵ عێراقی و ئەو ناوچی خۆمانە بخوێندەوە زۆر وانە کە بێگانە نیم لەگەڵ ئەو هینا لەگەڵ سەقافەت بەڵێ لەگەڵ ئەو شێوەشم وڵا پێمان خۆشە ئەگەر ئێمە هەڵبەتە بەرەو کۆتایی بەرنامە ئەڕۆین تاوان کاتێکگەڵێن کۆتایی بەرنامە خۆی مانجی پیرۆزی ڕەمەزان مانجی فۆرقانە مانجی قورئانی پیرۆزە هیچ کەسێک وەڕەز نابێت لە مانگەوە لە سائیری مانگەکانی ترە الحەمدولیلا لە قورئانی پیرۆز قورئان کەلامی خوایە و ئێمە پێمان خۆشە هەم ختامه و میسک بێ بەرنامەکەمان و من لێرەوە ماڵاوایی لە بینەران و خۆشەویستانم بکەم و دیارەیەکی زۆر بەهاداریشمان هەیە بۆ جەنابەت حەزەکەین عەرزی جەنابتی کەین و لە خزمەت تابین ئینشاءڵڵا دیارەکەشمان قورئانی پیرۆزە هەڵبەتە شێوازێکی تایبەتە لە قورئانی پیرۆز و لە هەم لە نووسینەوەی و هەم لە ئامادەکردنی ئێمە هیوادارین ئینشاءڵڵا هەر بە دڵیشتە ئەو گومانی جزاکەتان بێت ئینشاءڵڵا ئازمعین پێمان بەڵێ باشترین پێشکەشتی کەین سەلامەت فەرموون لە خزمەت تابین و ئەو دیارەمان لێ قبوڵ فەرموون ئێمە سوپاسی جەناب دەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان هەڵبەتە وەکو هەمیشە سەرەتا بە قورئانە و کۆتاییش هەر بە قورئانە بەدەنجی مامۆستای قورئان خوێن و ئەزیز و خۆشەویستمان مامۆستا عەباس خوای گەورە لە ئێمەش و لێوەشی قبوڵ بکات تاعات و عیبادەتمان قبوڵ بێت گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە بین وەکو کۆتایی بەرنامە وەکو ختامی ئەڵقەی ئەم جارە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بە دیداتان شاد دەبینەوە السلام علیکم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا قل كل
يحمل على شاكلته فربكم أعلم بمن هو أهدى سبيلا. صدق الله العظيم.